بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ڕێژەی کوردەکەین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 2005 تا ساڵی 2025. تەمەن لەم ماوەیەدا 5 خولی هەڵبژاردن ئەنجام دراوە جگەلەوەی لە ساڵی سەرەتای ساڵی 2005 خولێکی هەڵبژاردن بۆ کۆمەڵی نیشتیمانی ئەنجام دراوە، بەڵام 5 خول بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق سازدراوە. ئەمە 11 بڕیارە بەڕێوەچێت خولی شەشەمە. بزانین لە ماوەی ئەم 5 خولەدا ڕێژەی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند بووە. خول بە خول باسیەکەین. خولی یەکەم کە لە ساڵی 2005 بەڕێوەچوو ژماری کورسیەکانی 275 کورسی بوو، کورد 58 کورسی بەرکەوت بوو، ڕێژەی لە 121. طبعاً کورد لە ساڵی 2005 لە خولی یەکەمە زۆرترین باوڵین کورسی بەرکەوت بوو کە 58 لە 275 سین لەسەری ئەم 58 زیادی کردووە، بەڵام لە بەرامبەری شارڕێژەی کورسیەکان لە 275 بەرز بۆتەوە بۆ 328 و بۆ 29 کەواتە لە خولی یەکەمە لە 121 بەدەسێناوە. بینە سەر خولی دووەم کە لە ساڵی 2010 بووە. ژمارەی کورسیەکان بەرز بۆ 325 کورسی، کورسی کورد 57 کورسی بوو، ڕێژەکەی لە 117.5 بوو. بینە سەر خولی سێم کە لە ساڵی 2014 بەڕێوەچوو کورسیەکان بەرز بوونەوە بۆ 328 کورسی هی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، کورسی کوردیش بەرز بۆ 62 کورسی، بەڵام ڕێژەکە لە 118.9 بوو. بەڵە ڕێژەی کورسیەکانمان زیادی کرد، بەڵام بەراورد بەم 328 کەمتر بوو لە خولی یەکەم. دێنە سەر خولی چوارم کە لە ساڵی 2018 بەڕێوەچوو ژمارەی کورسیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو بە 329 کورسی، کورسی کورد 58 کورسی بوو کە ڕێژەی لە 117.6 بوو لە خولی چوارەمیش. یەنە سەر خولی پێنجەم کە لە ساڵی 2021 ئەنجام درا، بێگومان ژماری کورسیەکانی ئەنجومەنی نوێنەران هەروە خۆیمانەوە 329، کورسی کورد 63 کورسی بوو بە ڕێژە لە 119.1. لەمە بۆمان دەرەکەوێت کە خولی یەکەم لە کۆتایی ساڵی 2005 با بڵین ئەنجام دراوە، کورد زۆرترین ڕێژەی هەبووە. لەمانەشە بەداخەوە کورد یەکێتی و پارتی بە تایبەت کەمترین دەستکەوتیان بۆ کوردستانە بووە، زۆرترین دەستکەوتیان بۆ حیزب و بۆ خزم و بۆ خۆیان بووە. ئەوەی کە خەمی میلەتی کوردی هەبووە، خەمی دۆزینەتەوەی کوردی هەبووە، خەمی موچەی هەبووە، خەمی با بڵین وە بەرهێنانی هەبووە، بودجەی پارێزگاکانی هەبووە، بە دەرەجە یەک ئۆپۆزیسیۆن بووە. لە ناو ئۆپۆزیسیۆنیشا کۆمەڵی دادگەری بووە، هەرچەندە ژمارەی کورسیەکانیشی کەم بوون، بەڵام توانیوێتی ڕۆڵێکی بەرچاو لە خولەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ببینێت. ئەمێ باسمان کرد ڕێژەی کورد بوو لە ساڵی 2005 تا ساڵی 2025 لە 5 خولەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا.